ئافەرمتان کەم دەی درود بۆ گیانی پاکی شەیدانی کوردستانەوە بە تایبەتی شەیدانی ئەنفال لەبەرەوەی ئێمە ئەمڕۆ یادی شەیدانی ئەنفال دەکەینەوە چواردەی چوار ئێمە وەکو شارەوانی هەڵەبجە بەشی باخچەکان لە درێژەی کار و چالاکیەکانماندا ئەمڕۆ هەستاوین بە ناشتنی 4000 نەمام لەم ڕۆژەدا لە شەقامی مامۆستای نەناسراو بە درێژایی 2 کیلۆمەتر و جۆری نەمامەکان دادۆنیای پەڕژینیە لەگەڵ سنەوبەر داری گەورە هەم بۆ یادی ئەنفالە هەم بۆ ئاوەدانی و ڕازاندنەوەی شارەکەی خۆشمانە.